سوودانی لە سەردانەکەیدا بۆ بەریتانیا بەبێ لە بەرچاوگرتنی داواکاریەکانی هەرێم بەرهەمی کێڵگە نەوتیەکانی کەرکووکی ڕادەستی بەریتانیا کرد. دوێنێ سێشەممە 14/2025 محەممەد شا سوودانی بە سەردانێکی فەرمی گەیشتە بەریتانیا و لەلایەن شاندی حکومی ئەو وڵاتەوە پێشوازی لێکرا. هەر لە ئێواری دوێنێەوە سوودانی لەگەڵ نوێنەرانی 24 کۆمپانیای گەورەی بەریتانی لە کەرت و چالاکیە جۆراوجۆرەکان لەگەڵ ژمارەیەک بازرگان و بە ئامادەبوونی بەرپرسانی حکوومەتی بەریتانیا کۆبووە. ئامانجی کۆبوونەوەکانی سوودانی پەیوەندی بووە لەگەڵ کۆمەڵێک کۆمپانیا بۆ پرۆژەی گەشەپێدان و ئابووری لە بەغدا و ناوچەکانی دیکەی عێراق. لەوانەش چاکسازی باج و گومرگ، دروستکردنی بنکەیەکی پیشەسازی نیشتمانی و بوونی کۆمپانیا بەریتانیەکان لە عێراق، گەشەپێدان بە کەرتی بانکی عێراق، پەرەپێدان بە بەندەری فاو، بەهێزکردنی ناوەندە پێترۆکیمیاییەکان و دەیان بابەتی دیکەی ئامانجی سەردانەکەی سوودانی بوون. یەکێکی دیکە لە بابەتە گرنگەکان ڕادەستکردنی بەرهەمە نەوتیەکانی 4 کێڵگەی نەوتی کەرکووک بوو بۆ کۆمپانیا بەریتانیەکان. سوودانی لەگەڵ بەرپرسانی بەریتانیا و نوێنەرانی کۆمپانیای بریتیش پترۆلیۆم تاوتوێی دۆخی 4 کێڵگەی نەوتی کەرکووکیان کرد و ڕێکەوتنێکیان لەسەر ڕادەستکردنی بەرهەمە نەوتیەکانی ئەو 4 کێڵگەیە واژۆ کرد. ئەم ڕێکەوتنەی سوودانی لەگەڵ بەریتانیا لە کاتێکدایە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێشتر و لە چەندین ڕێگای جۆراوجۆرەوە داوای لە عێراق کردبوو کە لەسەر نەوتی کەرکووک دانیشتن و گفتوگۆ بکرێت. نەک تەنیا کەرکووکیش بەڵکو ئەو ناوچە جێناکۆکانەی دیکەش کە هێشتا بەرچاوڕوونی کەوتۆیان لەسەر نییە. هەر لەم پەیوەندیەشدا حکوومەتی هەرێم ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە و ڕاستەوخۆ داوای لە عێراق کرد کە ڕێز لە داواکاریەکانی هەرێم بگیردرێت. بەڵام سوودانی بێ لە بەرچاوگرتنی دۆخ و داواکانی هەرێم 4 کێڵگەی ڕادەستی بەریتانیا کرد. بەم هەنگاوی سوودانیش دەبێت چاوەڕوانی ئەوە بین کە لێکەوتەی سیاسی جۆراوجۆر بەرۆکی عێراق و هەرێمیش بگرێتەوە.